دەڕۆژە مانگرتن و خۆپیشاندانی لایەنگرانی ڕەوتی سەدر لە بەغدا لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە. ئەوان داوای چاکسازی و نێشتنی گەندەڵی دەکەن. لە نوێترین تویتی مقتەدا سەدریشتا جارێکی دیکە ئاماژە بە نهێشتنی گەندەڵی و هەروەها چاکسازی لە حکوومەتی عێراق دەکات. زیاتر قسە دەکەم سەبارەت بە بارودۆخی عێراق. ئەم بارودۆخە بەکوێ دەکات؟ ئایا پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق هەنگاوەکانی داهاتووی چی دەبن؟ بژاردەکان چین؟ بەڕێز دکتۆر زیا ئەموحسن توێژەری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر تاوتوێن پرسە دەکەم. دکتۆر زیا ئەم کاتت باش. جارێکی دیکە سەدر لە تویتێکدا داوای بەردەوامی خۆپیشاندان و مانگرتنی کردووە جەختە چاکسازی و نهێشتنی گەندەڵی دەکاتەوە. ئایا ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بژاردێکی باشە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی شقامی عێراقی؟ بسم الله الرحمن الرحیم. خۆی گەورە میهرەبان سەرەتا سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ ئەو میوانداریە. لە ڕاستیدا هەندێکیان دەیانەوێ وەکو سەید مقتەدا سەدر ئەوەی دەڵێ ئەوە بکەن وەکو چۆن سەید مقتەدا سەدر دەزانێت کە پرۆسەی دیموکراتی عراقی لەسەر بنیاتنراوە. ئەوەش کە هەڵبژاردنەوە هەڵبژاردنە پێویستیان بە چەند ئالیاتێک هەیە. یەکێکیان پێویستی بە یاسای هەڵبژاردن هەیە. ئەو یاسایە ئێستا ئێوە دەزانن کە زۆر کێشەی تێدایە. ئەمە یەکێکیانە. ئەوەی دووەمیان پێویستی بە کۆمیسیۆنێکی سربەخۆ هەیە. ئەو کۆمیسیۆنی ئێستا هەیە دەزانن کەوا پارتە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە هەڵبژاردنەکان دۆڕان بە هۆی تەزویری ڕێکخراو و ناڕێکخراو چیان بەم کۆمیسیۆنە کردووە. پێویستە ئەمە جارێکی دیکە ڕێک بخرێتەوە. مەبەستم کۆمیسیۆنە و هەروەها پێویستمان بە شتێکی دیکەیە کە زۆر گرنگە. ئەمەشیان حکوومەتێکی دایمی بێ، حکوومەتێکی ڕاگوزەر نەبێ وەکوی سەید کاظمی. هەرچەندە کە کێشەی زۆر هەیە و بەوە وەسفی بکەین کە حکوومەتێکی مەهەنینیەوە هەروەها سربەخۆ نیە. پێویستە و کاتە حکوومەتێکی سربەخۆمان هەبێ و پرۆگرامێکی تۆکمەی هەبێ. بۆ چونکە حکوومەتی ڕاگوزەر ناتوانێ کە ڕێکەوتن بکە لەگەڵ سەرۆکی کۆمار بۆی پەرلەمان هەڵبوەشێنەوە و هەروەها ناتوانێت کە قانون ناتوانێت یاسای هەڵبژاردنیش سەرڕاست بکاتەوە بیگۆڕێت. ئەمە بەڕێز مقتەدا سەدر زۆر بەباشی ئەمانە دەزانێمەی کە من دەیڵێم و قسەکە ئەگەر بیڵێن ئەم نازانێت ئەمە وایە کە بەڕێز مقتەدا سەدر بە هەڵەدا دەبن. ئەوەی سەید مقتەدا سەدر دەیەوێ ئەوەیە کە پرۆسەی هەڵبژاردن جارێکی دیکە دووبارە بکرێتەوە. بەڵام بەڕێگەی دەستوری ڕاست دەبێ ئەمە بکرێت. هەندێکیان دەیانەوێت کە دیمەنەکە بشێوێنن لا ڕێیدا بدبن و هەندێکی دیکەش ئیستیفادە لەم ڕەوشە دەکەن بۆ بەرژەوەندی خۆیان. ئەمەش وا دەکا کە فعالیاتی سیاسی دەبێ بچنە سەرمێزی گفتوگۆ. ئەگەر کەسایەتیەکان قبول کراو بن یاخود قبول کراویش نەبن. چونکە ئێستا خەڵکی عێراقی لە واقورماندا ماوە. چۆن؟ چونکە ئێوە دەزانن جادە ئێستا دابەش بووە. جادە دابەش بووە لایەنگرانی تەیاری سەدڕی هەرچەند بن و چۆن بن ئەمە نوێنەرایەتی هەموو عێراق ناکەن. نوێنەرایەتی هەموو عێراق ناکەن چونکە دژی پرۆسەی سیاسین ئێستا ئەمانە ئێستا دەیان بینی لە بەردەم پەرلەمان خەڵکی دیکەش هەیە لایەنگری گەلێک زۆری هەیە. ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکدا ئەزموونی سیاسی عێراقمان پێ دەڵێت کە لە 4 خولەی ڕابردوودا حکوومەتی عێراق لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان پێک نەهاتووە. ئەو هێز و دەسەڵاتانش کە گەیشتونەتە دەسەڵات نوێنەرایەتی دەسەڵاتی خۆیانیان نەکردو بەڵکو ئاراستە کراون. پێتان وایە ئەمە ئەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات؟ کەسی سەربەخۆ لە عێراق هەیە؟
لە ڕاستەدا بابەتی دووبارە هەڵبژاردنەوە هەڵبژاردننی پێشوەختە ئێمە کێشەمان هەیە لە کێشەمان هەبوو لە هەڵبژاردن لە ساڵی 2021شە چی کرد خەڵک چی دەستخست لە هەڵبژاردننی ساڵی 2021 تاوەکو جارێکی دیکە هەڵبژاردن بکرێتەوە لە 2023 بێ یاخود لە ساڵێکی دیکە من پێم وانییە کە دووبارە هەڵبژاردن دەرچەیەک بکاتەوە بۆ عێراقکە لەم ڕەوشە دەربچێ و هەروەها خەڵک ئەنجامەکانی بەدڵ بێ ئێمە پێویستە بە شێوازێکی عەقڵانە بیر بکەینەوە لە بەرژەوەندی هاوڵاتی لە پێش بەرژەوەندی لایەنە سیاسیەکان بێ پێویستە ئەمە بزانین ئێمە کە قسە دەکەین قسەمان لەسەر ئەوەیە کە پێویستە حکوومەتێکی بەهێز هەبێ کە خزمەتگوزاری بداتە هاوڵاتی و دوای ئەوە کتلە سیاسیەکان لایەنە سیاسیەکان نوێنەریان هەیە لە پەرلەمان دەبێ ئەمان هەڵبسەنگێن و محاسبەیان بکەن بەڵام کە قسەی لەسەر هەڵبژاردننی پێشوەخت دەکەی و نەهێشتنی گەندەڵەکان هەموو کتلە سیاسیەکان بەبێ دەرخستنی کەسیان خەڵکیان تێدایە هەتا لە کەسێک کەمەکان کە گەندەڵکارن داوایان لەسرە قەتڵیان کردووە هەموو شتێک ئەگەر تێبینی بکەی بودجەکانی عێراق لە 2005ەوە تاوەکو 2021 بودجەی بڕواپێنەکراو بوونە ئینفیجاری بوون ئەگەر باسییان بکەی کوچیان کردووە کارەبا تەندروستی خزمەتگوزاری پەروەردە هیچ نییە دەبینی تەندروستی کەرتی تایبەت دەیکە کارەبا هەموو خولەکێک و 15 خولەکێک دەڕوا و دێتەوە بۆیە لەسەر هەموو کتلە سیاسیەکان پێویستە بە شێوەی عەقڵانی بیر بکەنەوە و واقع بین بن و هەروەها ئامادە بن ئەم حیزبە سیاسیانە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرچاو بگرن ئەوەی کە ئێستا هەیەم ئاڵۆزیانی لە شقامی سیاسی عێراق هاوکاتە لەگەڵەوەی کە هێشتا لایەنە شیعەکان لە نێو یەکدا ناکۆکن ئەگەر چوارچێوەی هەماهەنگی و لایەنە شیعەکانی بەرامبەر سەدر سازش بۆ سەدر نەکەن و ئەو بە داواکاریەکانی خۆی نەگات چی ڕوودەدات بژاردەکانی بەردەم حکوومەتی داهاتووی عێراق چی دەبن؟ تەماشا بکە تەماشا بکە بە ئەمە ڕۆن بکەمەوە بە وردی چوارچێوەی هەماهەنگی کە قسە لەسەر چوارچێوەی هەماهەنگی دەکەن کەسێکیان بەناو محەممەد شیع سوودانی کاندید کرد بۆی ببێ بەسەرۆک وەزیران لێرە لایەنی دیکە هەبوو لایەنی دیکە لە هاوپەیمانی کوردستان یەکێتی و پارتی پێویستە لەسەر کەسێک هەڵ ڕێک بکەون بۆ یاخود لە پەرلەمان یەکلا بکرێتەوە سەرۆک کۆمار یاخود هەمویان ڕێک بکەون بۆی هەڵبژێردراوێکیان هەبێ کاندیدێکیان هەبێ بۆ سەرۆک کۆمار بەڵام کێشە چییە؟ کێشاوێک کە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئێستا پەک خراوە کاری دەسەڵات یاسادانان بەبێ هیچ پاساوێک پەک خراوە دەزانیت کە ئێستا عێراق ناوچەیەکە کە دەکرێ بە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کە حەلبوسی و کاک شاخەوان لە برایانی کورد کە هەڵبستن بە جلسەکانی پەرلەمان ببەنە هەولێر و ببەنە سولێمانی تاوەکو ئەمان ئارام بن دوێنەرەکان بە دڵی خۆیان بڕیار بدەن و بڕیاری عەقڵانی دەربکەن بێ ئەوەی هیچ زەختێکیان لەسەر بکرێت بە تایبەتی زەختی خۆپیشاندەران ئەم وێنەی ئێستا دەیبینی ئەمە زەختێکی گەورەی هاوڵاتیانە نوێژی هەینی باس لە نوێژی هەینی دەکەین ئەمە هیچ اعتراضێکمان لە نوێژی هەینی نییە بەڵام کاری ئەنجومەنی نوێنەرانی پەخستووە چ سوودێک لەمەدا هەیە ئەگەر دەتەوێ پەرلەمان هەڵبۆشێنیەوە
دەبێت پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە. باشە چۆن ئەگەر دانیشتن نەکا دەتوانێت خۆی هەڵبوەشێنێتەوە. ئەمەی ئێستا لە جادەکان دەیبینین ڕاستە، لایەنگرانی تیار سەدرین ڕاستە و هەروەها ڕەنگە خەڵکی دیکەشی تێدا بێ کە ناڕازین، بەڵام نوێنەرایەتی هەموو خەڵکی عێراق ناکەن. عێراق 40 ملیۆن خەڵکە، ئەمانەی کە دەرچوونە 2 ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆنن، هەتا گەر بڵێ 4 ملیۆنن، نوێنەرایەتی 10% هەموو خەڵکی عێراق ناکەن. 90 لە سایدیکە چین. ئێمە کە باسی دیموکراتی دەکەین، ئەقەلیەکان بەو شێوازە دەبێ لایەنگری بڕیاری زۆری نەبن. زۆر باشە. ئەمانەی دی 90% دیکە زۆرینەی عێراقن و ڕەنگە لەم ڕەوشە ڕازی نەبن. بەڵێ. و بەم شێوازە بەڕێز موقتەدا سەدر و کوتلەی سەدری پێویستە بە شێوەیەکی عەقڵانی و بە شێوازێکی واقعی بیر بکەنەوە، هەروەها جادە گەڕ نەدەن. باشە بەڕێز دکتۆر زیا موحسین، توێژەری سیاسی، زۆر سپاس لە بەغداوە لەبارەی پرۆسەی سیاسی عێراقەوە لەگەڵمان بووی.